بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمە یەکێکە لەو مزگەوتانەی لە قەزای سۆران کەوا ماوەیەکی زۆر مامۆستای کۆچکرد و مامۆستا سلێمان پیرۆمەری خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامی تێدا کردووە. ئێمە ئەمانەوێتن ناسانەیەک بۆ پێگەی زانستی و شەرعی مامۆستا بکەین، هەروەها لە ڕووی خەرمخۆری بۆ کاروباری مسلمانان چەند کەسێک لە نزیکەوە ئەدوێنین. فەرموون بینەرمان بن. دیارە مامۆستای مەرحوم لە حوجرە لە تەمەنی لاوێتیدا جیاواز لە هاوپیشە و هاوڕێکانی خۆی بیرەکاتەوە. مامۆستا زۆر جار باسیە کە دەیگوت قەدەری خوای گەورە زوو ئاگاداری کردمەوە، حەق و ناحەقم هەر لەو کاتەوە لێکجیا کردەوە. هەر بۆیەش دەڵێ کاتێک سەفەرێکی ڕۆژهەڵاتم کرد لەوێ چەند کەسێکم بینی کتم ئەوانە چین، گوتیان ئەوانە پێشمەرگەی ئیسلامین. هەر ئەوەندە ئەو کات ینی وەکو باسەکرێ ئەو کات دەبێ ڕابطەی ئیسلامی بوو بێ، هەلەوێ دەست بە سەحواکە جیاواز لە خەڵکی تر بیرەکاتەوە، هەلەوێ خەڵک ینی نیقاش و مناقشەکە لەگەڵ مامۆستاکان و لەگەڵ فەقیهەکانی خۆی. مامۆستا زۆر عەزەتی بینی، زۆر ئازاری بینی، ئاوارەی دەربەدەری لێدان، ئەشکەنجە، زیندان، ئەوانەی هەموو بینی لە ژیانی داعاوی خۆی. بەڵام ڕۆژێک لە ڕۆژان سارد نەبیەوە، ڕۆژێک لە ڕۆژان وای نەکردکەوە وای لێ بکاکەوە مامۆستای باوەکمان بەڕەحمەت بێت سار بێتەوە لە داعوە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ گەرمتر ئەبوو، ڕۆژ بە ڕۆژ ئێمەشی هانەدا و ئێمەشی گەرمترە کرد. من هەستەکەم ینی ئەوم لە ژیانی تایبەتی خۆم ڕەنگەداتەوە، ینی کە ساعتی مامۆستا ڕەنگە نەتوانم مەسەڵەن پێ بە پێ وەکو ئەو بکەم، ڕەنگە جیاوازم تا ڕادەیەک لەوە، بەڵام تا ڕادەیەک متەئەسیر بیم بە ژیانی، کاریگاری هەبوو لەسەر ژیانی من، بۆیە شانازی پێوەکەم هەر لە ژیانی داعاوی و هەتاکو وەفاتی شەکا و هەتاکو منش بەو ڕێدا ئەڕۆم شانازی پێوەکەم. سپاس بەخوای گەورە کە کوڕی ئەوم. یەکێک لە هاوڕێ زۆر نزیکەکانی مامۆستای کۆچکرد و مامۆستا سلێمان پیرۆمەری مامۆستا ئیسماعیل بووە کەوا هاوڕێتیان لەگەڵ یەکتر زۆر بووە، زۆر لە یەکتر نزیک بووینە. زۆر جار نوێژ خوێنانی مزگەوت باسییان لەو نزیکیە کرد، باسییان لەوە کرد کەم کەس هەیە بەو شێوەیە لە یەکتر نزیک بن و یەکتریان بەو شێوەیە خۆش بێتن. مامۆستا هۆکاری ئەم هاوڕێتیە زۆر بتەوە بۆ چی ئەگەڕێتەوە؟ ناسینی مامۆستا ئەگەڕێتەوە بۆ کەی لە کەیەوە ناسیوتە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. لەو ڕۆژەوە ئەیناسم کە لە زمانی فەقیهەتیەوە ئەمە یەکدین ئەناسی و برادەر بووین، یعنی جارجار سەردانی ئێکودوو و هاتچۆ یەکدیکەن هەبوو، بەڵام لە یەک مەدرسەی پێکەوەمان نەخوێندیە، بەس وەچی دیکە مەسەلەن دۆستاتی و برادەرایەتین هەبوو. ئەو جار ئینسانێکی گەلک باشش بوو، ئینسانێکی مسلمانێکی تەقوا بوو، ئینسان هیوایەتی دین و تەخوا و حەق و حەق بێژی بووە، ئەویست دائیمە حەق بڵێت و حەق ببێژیتن. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان ئاڕاستە بێ. ئێمە ئێستا لە لای بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵین، دیارەیەکێک لە هاوڕێ نزیکەکانی مامۆستای کۆچکردووە. لە مامۆستا پرسین سەرەتای ناسینی مامۆستا سلێمان پیرۆمەری ئەگەڕێتەوە بۆ کەی جەنابەت لە کەیەوە ناسیوتە؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە کە مامۆستای بەڕێز و خۆشەویستی بە فیردەوسی عەلا شاد کردبێ، بە خوای پەروەردگار سەرجەم تاعەت و عیبادەت و خواپەرستەکانی لێ قبوڵ کردە بن و قەڵەمی عەفوی بەسەرکەم و کوڕیەکان داهێنابێ و سەبر و تەسەلا بڕێژێ بەسەر دڵی خزم و کەسەکانیدا و سەبر و تەسەلا بڕێژێ بەسەر دڵ و دەرونی ئێمەشدا، چونکە مامۆستا بەس لە خزم و کەسەکانی نەچوو، مامۆستا لە ئێمەش چوو. سەرەتای ناسینم لە گەڵ جەنابی مامۆستا بۆ ساڵی 91 دەگەڕێتەوە کە سەرەتای سەحوەی ئیسلامی لە کوردستان مامۆستایەکێک بووە لە دامەزرێنەرانی سەحوەی ئیسلامی و لە خەتی ڕێخستن و تەنزیم ئیشی کردو لەگەڵ کۆمەڵە مامۆستایەکی تری بەڕێز کە بەشێکیان ماون لە ژیاندا خوای گەورە تەمەنیان پڕبەرەکەت کە
لەو کاتەیەوە کێمە پێشمەرگە بووین و پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی بووین بە حکمی منطقە و حکمی ناوچەکە ئاو بە خزمەت مامۆستا دەگەیشتین و ئیستیفادەمان لە علم و زانستەکەی دەکردووە زۆر تەشجیعی دەکردین و بەڕاستی مامۆستا یەکێک بوو لەو دڵسۆزانەی کە وای کردبوو سەحوەی ئیسلامی لە لای گەنج و شەباب و ئەوانە خۆشەویست کاتن و خۆشی پیاوێکی خۆشەویست و لە دڵا شیرن خۆی جەنابی مامۆستا هەموو قۆناغەکانی خوێنی تەواو کردبوون و مامۆستایەکی ئاینی بوو بەڵام لەگەڵەوەی کە مامۆستایەکی ئاینی بوو پیاوێکی شارەزا بوو هەم لە فەقه و بە تایبەتیش لە قەزیەی سیاسەتی ئیسلامی مامۆستا لێ حاڵی ببوو و مامۆستا هەموو جوهد و ماندووبوونەکەی ئەوە بوو کە ئەو فقه و شریعەتەی کە دەیزانێتن دای بەزێنێتە سەر واقع بۆی کە مسلمانان ببنەوە خاوەن کیان و دەسەڵات وە مسلمانان خەڵک بە شریعەتی خوا و بە پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕێدا ببن و مامۆستا لەگەڵەوەی کە مثلا خەڵکانێکی دیکەمان دەبینی کە لەگەڵ مامۆستا خوێنی مامۆستایەتیان و مەلایەتیان تەواو کردبوو بەڵام لەگەڵەوەشدا مامۆستا تەواضوعێکی زۆر عەجایب بووە قەت وای خۆ پیشان نەدەدا کە لە خەڵک زاناترە لە خەڵک عالمترە یانەوەتە ئەو علم و زانستەی کبر و عجبێکی بۆ دروستکان خێر تەواضوعێکی زۆری بۆ دروست کردبوو و ئەوەش بوو کە تەئسیری زۆری بوو لەسەر دەوروبەری خۆی و لەسەر خزم و کەسەکانی و لەسەر هەر شوێنێکی مامۆستا خەتیب بووە لە هەر شوێنێک مامۆستا کە دەرسی گوتۆتەوە شوێن پەنجەی خۆی بەجێ هێشتووە خەڵکێکی باش لە سەردەستی مامۆستا سوودمەند بوون و خەڵکێکی باش لە سەردەستی مامۆستا گەڕاونەوە بۆ باوەشی سەحوەی ئیسلامی و وازیان لە ئەفکاری چەپ و ئەفکاری بەلا ڕێدابردن هێناوە زۆر جار مامۆستا شتانی بۆ باز دەکردم ئەزار ڕەحمەتی خوای لێبێتن مامۆستا وەکو گوتم یەکێک بوو لەو مامۆستایانەی هەرێمی کوردستان بەڵام بەڕاستی کە یەکێک بوو لەو مامۆستایانەی هەرێمی کوردستان ئەوەی کە مامۆستای زیادە کردەوە لە بەشێکی زۆری مامۆستایانی هەرێمی کوردستان دڵسۆزی بوو بۆ کاری ئیسلامی یەکێشتر لە وێزگەکانی ژیانی مامۆستای کۆچکردوو مامۆستا سولێمان پیرۆمەری بریتی بووە لە کارکردن لەگەڵ برایانی مەڵبەندی هەشت سۆرانی کۆمەڵی ئیسلامی من لەگەڵ مامۆستا موسلیم ڕایەتی بەرپرسی مەڵبەندی هەشت سۆرانی کۆمەڵی ئیسلامی باس لە ژیانی مامۆستا کەین مامۆستا لەگەڵ ئەوەی کە مامۆستا سولێمان تەمەنێکی هەبوو کارکردنی لەگەڵ ئێوەدا چۆن بوو بەناوی خۆی بەخشندی میهرەبان لەسەرتا دەڵێم بسم الله الرحمن الرحيم من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا لەسەرتا بەناوی خۆمان و مەڵبەندی سۆران پرسە و سەر خۆشی خۆمان دەرئەبڕین بۆ مامۆستای کۆچکردو مامۆستا مەلا سولێمان پیرۆمەری خوای گەورە لێی خۆش بی و بە بەهەشتی پانوباری شادی بکات و سەبر و ئارامیش بڕژێنێ بەسەر دڵی کە سوکارەکەیدا ڕاستی لە دەستدانی مامۆستا بۆ ئێمە کۆچێکی گەورە بوو لە دڵەوە بۆی بەخەمین بەڵام بە قەدەری خوای گەورەش ڕازین مامۆستا گەردەنی ئازابێ و سەفەری خۆی کرد و کۆچی خۆی کرد تەمەنە ئەکەین کە خوای گەورە بە فیردەوسی ئەعلای شاد بکات طبعا مامۆستا ماوەیەکی باش لەو دەڤەرە ژیایە و لەگەڵ ئێمەش کاری جەماعین پێکەوە کردیە ئەو پیاوە سەبەت بۆ پسەری جەنابت کە چۆنەتی کارکردنی مامۆستا بەو تەمەن و ئاسی خۆیەوە بەحەقەت جێگەی گڕوتین بوو بۆ ئێمە چکە مامۆستا لێرە لە هەموو بەتەمەنتر و گەورەتر بوو ئەم پیاوە هەتا ئەو کاتی وەفاتیشی کرد لە کاری ئیسلامی ڕۆژێک لە ڕۆژان سار نەبووە ڕۆژ لە ڕۆژ گڕوتینی زیاتر ئەبوو دڵسۆزی زیاتر ئەبوو بەڕاستی بۆ ئێمە ورەیەک و پاڵپەتەشی بەهێز بوو لە ڕووی معنیەوە کاریگەری زۆری هەبوو لەسەر ئەندامانی ئێمە یعنی ئەگەر لە هەر کاتێک بایە لە هەر ساتێک بایە تەکلیفێکمان لە مامۆستا کرد بە یادی بەخێر مامۆستا لە کاتی خۆی ئامادە ئەبوو درێغی نەئەکرد دوانە ئەکەوت دڵسۆز بوو زۆر بە حەماسی گڕوتی نوێژەکانی خۆی ئەکرد یعنی تەمەن نەبوو بربەست لە بەردەم مامۆستا کە
نەتوانێت لە کار و چالاشیشی کاری ئیسلامیدا دوا بکەوێت بە شەوق بوو زۆر و وێڕای ئەوەش ئیشەکانی زۆر بە دڵسافی بە ئیخلاسی ئەنجام ئەدان لە هەر شوێنێک بە سوبحان الله ینی دەست و پەنجەی مامۆستا لەوێن دەردیار بوو کاریگەری مامۆستا لەو مەزدیسە لەو شوێنە لەو مەتیقیکە تێدا ئەژیا کاری تێدا ئەکرد لە هەر ئۆرگانێکی حیزبی بدیت رابایە مامۆستا لەوێن دەر جێپەنجەی خۆی بەجێ دەهێشت و تەئسیریشی هەبوو لەسەر ئەندامان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی بە شێوەیەکی گشت لەسەر موسڵمانان مامۆستا بەرەکەتی پێوە دیار بوو ئەوە بووە کە جێگەی سەرنجی ئێمە کە ئێمە زیاتر تیشی بخەینە سەر ئێمە لە ئەگە هەر مناسبەیەکمان هەبایە هەر کارێک هەر ساڵایشمان ئەنجام بدابایە مامۆستا لە پێش مەوعیدی خۆی بە 10 دقە چارەیەک ئامادە ئەبوو لە ڕیزی یەکەمین ئامادە ئەبوو دوانە ئەکەت کە بەڵێنێکی پێ ئەدای لۆ ئەو بەڵێنێت و خۆی حازر ئەکرد ینی خۆی دەبڕاندەوە ئەو بەڵێنەی توی لە کات و سات و ئانی خۆیدا جێبەجێ ئەکرد ئەمەش بەلامانەوە سەری مامۆستا تەمەن شۆفێریشی نەبوو ینی سیارەی نەبوو شۆفێری تایبەتی نەبوو بەڵام لە هەمان کاتیشدا لە ئیش و کاری خۆی سوبحان الله دوانە ئەکرد ینی شتێک ناوناخیدا هەبوو کە پاڵی پێوە ئەنا کە کارەکانی خۆی بەو شێوەیە ڕاپەڕێنیت ئەو شتێ ناوناخی مامۆستای کە جەوهەری ئیسلام بوو بە کردەیی دەناخی مامۆستادا هەبوو وای کردبوو مامۆستا لە هیچ شوێنێکە دوانەکەویت سوبحان الله بێتاقەت نەبوو ئەوە ینی گەنجانی زۆر لەلایەن ئەپرسی مامۆستا چۆن بۆ سەر و ڕیشە ینی بەو بێ ئیمکانیەتە جەنابت لە پێش دەیان و سەدان کەس لە شوێنی خۆت ئامادە ئەبی دیارە سەرەتای کاری مەلایەتی مامۆستا ئەمەلا سلێمان پیرۆمەری لە دەڤەری باڵەکایەتی بووە بە تایبەتی لە گوندی پیرۆمەریش مەلایەتی کردووە ڕۆڵی ئەو چی بوو بە تایبەتی لە گوندەکەی خۆی لە باڵەکایەتی لەو شوێنانەی کە کاری مەلایەتی تێدا کردووە بسم الله الحمد لله والصلاة والسلام على محمد وآله أجمعين طبعا جنابی مامۆستای بەڕاستی ڕۆڵێکی زۆر ئەکتیڤی هەبوو لە مەنطقەی باڵاکایەتی و لە ئەو شوێنانی کە بەڕاستی مەلایەتی لێکردیە توانیوێتی کارکتەرێکی زۆر بەتوانابی و ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبووە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی و توانیوێتی لە ئەو خەڵکەی کە لێک دوورە لێک عادزە لێک دابڕایە بەڕاستی زۆر بە حەچیمانە هاتووەتە ناویان و زۆر بە ئاسانی توانیوێتی ئاشتیان بکاتەوە تەبەن ژیانی مامۆستا بەڕاستی لە بەرنامەیەکی وها کورت ئێمە ناتوانین تەواوی سێکتەرەکانی ژیانی مامۆستا باز بکەین و تەواوی مەحەتات و وێزگەکانی ژیانی مامۆستا باز بکەین بەڕاستی مامۆستا لە گوند کاتێکە مەلایەتی و پێشنوێژ و تارخوێنی دەکرد لە گوندەکەمان لە پیرۆمەر بەڕاستی ژن و پیا و گەنج و لاو و بەسەڵاتچوو هەمویان مامۆستان خۆش دەویست لە بەرەوەی مامۆستا کەسێکی بەڕاستی زۆر سادە بوو کەسێک بوو بەڕاستی حەزی لە دینداری بوو حەزی لەوە بوو کە بەڕاستی خەڵک برابی تەبابی و نیزاع و کێشە و مشکلە وەلا بندرێ بەڕاستی مامۆستا ئینسانێکی زۆر خاچی بوو یعنی کاتێکە منداڵێک لەگەڵی دادەنیشت بەبێ مجامەلە بەبێ ئەوەی کە ماندی بێ بەبێ ئەوەی کە هەست بە ماندیبوون بکە چەند سەعاتێک ئامادە بوو لەگەڵی دابنیشێ گفتوگۆی لەگەڵ بکە نەسحەت و ئامۆژگاری بکە وە گەنجەکان کاتێککە دەیزانی گەنجێک لاڕێ بووە مامۆستا ئەسپی خۆی تاو ئەدا دەچوە خزمەتی و لەگەڵی دادەنیشت و بە قسە نەرمونیانەکانی بە قسە حەچیمانەکانی دەیتوانی کەمەرچێشی بکە و دەتوانی زۆر بە ئاسانی واز لە تاوان و گوناح بێنیتن و دڵی پاکاتەوە و ژیانی خۆش بکە و تەنانەت گەنجەکان کاتێکە هەستیان بە نائارامی دەکرد دڵیان تون دەبوو غەمبار دەبوون مشکلەیەکیان دەبوو بەڕاستی ماڵی مامۆستا زانکۆیەک بوو لەوێ دووسونە خزمەت مامۆستا و مەعانات و مەشاکلەکانی خۆیان لای مامۆستا باز دەکرد مامۆستاش زۆر بە سادەیی لەگەڵیان دادەنیشت و گوێی بۆ مشکلەکان و نەهامەتیەکان و نەخۆشیەکانی ئەو گەنجانە دەگرت و لەوێ دەیتوانی بە ئاسانی کێشەکانیان چارەسەر بکە بەڕاستی مامۆستا کەلێنێکی زۆر گەورە بوو بەڵام ئێمە زۆر باز دەکەین کارەساتی گەورە یا داخی گەورە ئەوەیە ئێمە کاتێک کە کەڵە پیاوێک لەدەست دەدەین
ئەو کاتە هەست بە فەراغ و بۆشای ئەو دەکەین کاتێک کەماڵ ئەوایمان لێ دەکا. ینی بەڕاستی ئەگەرنا مامۆستا بەر لەوەی کەماڵ ئەوەی بکە ئێمە دەمانتوانی هەمولایەکمان پیر و گەنجەکانمان دەمانتوانی بچینە خزمەتی لەکنی دابنیشین، تەنانەت لە ڕووی دینداری و تەنانەت لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیش دەمانتوانی استیفادەی لێ بکەین. بەڕاستی لە هەموو مەحەتاتەکانی ژیان لە هەموو سێکتەرەکانی ژیان مامۆستا پەیوی خۆی هەبوو و وتاری خۆی هەبوو و ئامۆژگاری خۆی هەبوو و دەیتوانی لێدوان بدا و دەیتوانی قسە بکە و دەیتوانی بچیتە ناو قۆڵای کێشەکان و مشکلەکان و ئاسانی چارەسەریان بکە. ڕاستی مامۆستا مەلا سولەیمان مەلایەک تاکە مەلاک بوو لەم حەوزی سۆرانیا. ڕاستی بەخۆم لە 2012 لێرەما مامۆستا نەمدیت وەکو مامۆستا مەلا سولەیمان، مامۆستا شەڕێک و پێک و زۆر ئەخلاق. بەڕاستی زۆر 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 مامۆستای شەڕێک و پێبوونیە. مامۆستا مەلا سولەیمان لەگەر منداڵ و لەگەر گەنج و لەگەر اختیار و لەگەر هەموو کەسێک داتەوە. بەڕاستی مامۆستایشی ڕێک و پێک حیف بۆ مامۆستا مەلا سولەیمان بەداخەوە کە گیانی لە دەستداوە. ئێمە زۆر پەرشی مامۆستا مەلا سولەیمانی. بەڕاستی وەڵی زۆر زۆر ڕێک و پێک بوونیە، یانی لە هەموو کاتێک کە لە کاتی بانگەکان و لە کاتی هەم کاتێک شتێک پێویستیم پێوانە مامۆستا مەلا سولەیمان ئامادە بوونیە. قەت عاجز بوون و ئەو شتانەی نەبوو برێم، ینی عاجز بوون شیوەی تێدا نەبوونیە. هەر داوام کرد بە مامۆستا هەر مۆزێک شتێکەوە ڕووداە یەکسەردا جێبەجێکردنیە. جەنابی مامۆستا کە خەزورم بوو، خی گەورە گۆڕی پڕ لە نور بکە ئینشاءالله. لە ڕووی کەسایەتی با بڵێن پەیوەندی کۆمەڵایەتی ڕاستی کەسێک بوو زۆر تێکەڵاو بوو، یعنی وەک ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ باشترین کەسێک لە ئێوە کە دەرەجەی جیابێت لە دەرەجەی کەسانێکی دیکەی مسلمان ئەو کەسێک کە تێکەڵ بە خەڵک دەبێ و سەبر لەسەر ناخۆشەکانیشیان دەگرێت. تەواو مامۆستا تێکەڵ بە معاناتی خەڵک بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەیوەندی بەهێزی هەبوو لەگەڵ خزم کەسوکانی لە خزم و کەسوکاری تەبعی لە ئاشتیدا بەشدار بوو و لە تەعزیەشدا بەشدار بوو. ئەوەی لە دەستیدا لە سوڵحی عەشایری ئەوەی کە ئەگەر مامۆستا ڕۆژێک لە ڕۆژان پێویست بەوە بوو بێ دوو قسەی خێر بەکا کردوێتی لە ماڵێک کە ئەگەر حەزیز بەوەی بوو بێ کە داوایەکی فەردیان لەگەڵ بکە، یان جاری وا بووە جیان لە خزم و کەسوکار لە ڕێی دوور لە شوێنی دوور. بۆ نمونەمە سەفەرێک چوین بۆ سلێمانی سەفەری عیادەمان بوو، بەڵام لە ڕێگادا کەلاماندا لە کانی وەتمان بۆ دەستنوێژ نوێکردنەوە لەگەڵ ئەو کەسە ڕاوەستە کە با بڵێن عایدی باخ پاکردنەوە و ئاودان و شتەکان بوو، سۆندەی بەدەستەوە بوو ئەو نەسیحەتی دەکرد، داوای خۆی دەکرد. هەنی بۆ دوو دەقە بۆ دەقەیەک بوو بێ داوای فەردی کردووە. ئەوە لە ڕووی با بڵێن پەیوەندی کۆمەڵایەتی و لە ڕووی داوای فەردیشەوە بەڕاستی پیاوێکی الحەمدولە خواناز بوو و خاوەن داوە و سەحوەش بوو. کاری مەلایەتی و پیشەی لە یەک لە گوندەکانە بێ لەوێ لە سەردەمی بەعس یەکەم ڕوبەڕووبوونەوە دوورخستنەوەی لەو کاتەوە بێ. دواتر ڕاگوازرێ بۆ ئێرانەوە کە لە ژێر با بڵێن چاودێری چڕدا ئەبێت، بەڵام کۆڵنادا بەردەوامە بێ تا ساڵی ئەوەی بەبیرم دێ لە ساڵی 98 لەوێ کە ئەوەی لە ژانی خۆم بەبیرم دێ نازانم پێشتر ڕەنگە هەوێ یان باسی نەکردی یاخود من نەمزانی بێت بەڕێزیان لەو کات کە شەوێک لە شەوەکان ئەیبەن هەموو گیانی ئازارەدەن بەلولە تفەنگ و تەنانەت چەند گول لە تفەنگێک بەسەریدا ئەتەقێنن، بەڵام خوای گەورە ئەو عزەتەی پێدا بوو کۆڵی نەدا. ئەمە دووەمیان بوو. لەوێ کە ماڵە گوازرێتەوە بۆ دەڤەری خۆی و زێدی باو باپیرانی خۆی دەڤەری باڵەکاتی هەرگوندی خۆی پیرۆمەر لەوێ ماوەیەک پیشەکەی لێ ناگەڕن پیشەی خۆی جێبەجێ بکە بە لانە کۆمەڵایەتەکە هەوڵەدەن بتوانێت وتار بدە. ماوەیەک وتارەدا لەوێ دووری یەخەنەوە کە لەوێ دووری یەخەنەوە زۆر بەبێ ئەدەبانە وەکو سەردەمی بەعس ئاسا دێن لە ماڵ ئەیبەن بۆ زیندان و چەند شەوێک ئەهێڵنەوە لە زیندان، بەڵام لەبەر ئەوە عیزەتمەندانە لەبەر ئەوەش کۆمەندانە ژیا لەوێش ئەو سزنەی کەوا لێ بوون لەوێ ینی قۆستە بیەوە، ینی ئەوانەی کە لەوێ بوون هەمیان معجەب بوونە بە مامۆستای مەرحوم، ئەوانیش ترسان
ینی کە مامۆستایان ئازاد کرد لەبەر ئەوە نەبوو مەسەڵەن بڵێن شتێک لە شتەکان بەڵکو لەوە ترسان کاریگەری بۆ سەر ئەو زیندانیانەی کەوا لەوێ هەنا دواتر لەوێ دەهێنەوە بۆ ناو وەزارەت لەوێ داوامی پێەکەن دوای دیسان ئەچێتەوە گوندویز ینی تا ئاخیرەش شێوێک لە شێوەکان تەنها ئیمامی دووەم بوو نەیەتوانی وتارزە لە سەردان و شتیوارش زۆر هیوایەتی سەردان بۆ مجارێک و بابچینە سەردانی فڵان نەخۆشەی پیسکە نەخۆشەی مانێ ڕۆژ هەبوو ئەچوینە سەردانی دوو نەخۆشە سەیە هەندێک ڕۆژە مانە ڕۆژ نەبوو کە سەردانی نەخۆشیێکی نەکەن هەندێک وەختان یان هەندێک ڕۆژان سەردانی دوو نەخۆشان نەکرد سیان نەکە هەندێک زار نەخۆشە هەندێک زاریش پرسیارێکی کەسی نەخۆش نییە جاگەکە نەزانی بە کەسی نەخۆشە ناچوین بەزار بیزانی باە گۆ بابچین سەردانی نەخۆشی بکەین هیوایەتی دینی ئیسلامە تێبوو کاتەی 2 ساڵیش بوو لێرانە ئیمامی مزگەوتی لە مزگەوتی پیرەباوی کە ئەو مزگەوتەیە 2 ساڵ بوو لێرانش ئیمامەتی ئەو مزگەوتەیە کرد و دەرسی بە تەڵەبانە گوت و هیوایەتی دەرس گوتنەوە بوو بە تەڵەبا بڵێ و دەرس خوێنی هەبوو هەندێک قورئان خوێن و مەسەلەن دەرسێ شەرعی ئەوانە گەهبان دەرسێ گوتەوە خەمخۆری خەڵکیش بوو ئەوەندی لە توانایدا هەبایە ئەوەندی دەسەڵاتی هەبا زۆر بە خەمی خەڵکیوە بوو زۆر لە بینی مەسەلەن خەڵکی ئەسوودات ئەگەر سولح و مەسلحەتە ئیشێک هەبای خەڵکی جێبەجێ کردووە لە بینی خەڵکی ئەسوودات لۆ چاکەی و لۆ پێکهینانێ و مامۆستا کە هەر بێ شەرعیەکی بینی بە گەورە بایان بچووک بە لەسەری باز نەدەدا و بە ئەسلوبێکی جوان مامۆستا هەوڵی دەدا ئەو خەڵکە بجێڕیتەوە باوەشی ئیسلام بیجێڕیتەوە بۆ پەیوەستبوون و پەیوەندبوون بە شریعەتی خوای پەروەردگار و تەبارەک و تەعالا و مامۆستاوەکو گوتم طبیعاتێکی هەبوو لەگەڵ گەنج و منداڵ و پیر و لەگەڵ هەموو چین و توێژێکی دەهاتەوە بەڵام هاتنەوەکەی لەسەر ئەساسی ئەوە نەبوو کە بڵێ تەنازول لە عەقیدە و لە مەبدە و لە بیر و باوەڕی خۆی بکاتن پیاوێک بوو بەڕاستی دەیزانی بۆ لەو دنیادا دەژیتن هەدەفی چیە لەو دنیای چکە ئینسان کە زانی بۆ لەو دنیایدا دەژیتن هەدەفی چییە ئەو کاتەی عەتای زۆر دەبێ بەرهەمی زۆر دەبێ مامۆستایەکێک بوو لەوانە و مامۆستا پیاوێکی عەمەلی بوو پیاوێکی عەمەلی بوو بەڕاستی ئەوەندەی کە من لە خزمەتیدا بووم و پێکەوە بووین و هەم لە کاری بانگەوازیداوە هەم لە کاری سیاسیشدا چونکە قەدەری خوای گەورەوا بوو کە من مەسوولی مەڵبەندی هەولێر بووم جەنابی مامۆستای بەرپرسی لە قیزانایانمان بوو لێوێندەر ئەوە زیاتر لە کۆبوونەوە و لە ئەوانە یعنی پیاوێکی عەمەلی بوو پیاوێک بوو بەڕاستی ئەو جۆرە پیاوانەمان زۆر زەرورن و پێویستە کە ئەم جۆرە پیاوانە زیاد بن لە ناو عالەمی ئیسلامیدا بۆی کە هەیبەتێک بۆ مسلمانان بجێڕینەوە هەیبەتێک بۆ ئەهلی ئیسلام بگەڕێتەوە ئەهلی ئیسلام غوربەتەدا نەمێنیتەوە من چەند شتێک لە ماوەتەدا ئەبینم یەکیان صدقی بەرامبەر ئەو ئیسلامە دومینیان دڵسۆزی و ئیخلاسی سێمینیان بەپەرۆشی ئەم سەتانەوەی لە مامۆستا کردبوو کە خەڵک خۆشی بێت خی گەورە فەرمێت لە قورئانی پیرۆز أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا أو بياوا أتوان أو آتي بعمري زي كردبو هر كسيك ما مصيب بدي بقى خوش أويست أو اشتغل كما يعني دلصوزي ما مصطاي صدقي ما مصطاي لنبراني ما مصطا واي كردبو كبسيت الناو ضلي خلق زماوروا خلق خوش أويست خلق محبتي لبو هبو زال التواضع شيء هبو تواضع أجر من ذلك فرمانش بيكر بيا بس من ذلك يعني كسي كتمني لو لخواتر بايا فرمانش بيكر بايا فرمانك الشرعي بايا أو ما مصطايا نسكلي ولو فرمانيا ليقولش تكي زور توا وحق ودم زي بزيكم أو تواضع جردا كسي ما مصطا واي كذبو كما مصطي بزور برس كذبوا بقد أندازي تواضعي ما مصطا خوي جوار أندا برزي كذبوا أو صدق يعني تيدا زوج حتى ذلك لا شكل سفر كان بيك وهاتي نوا قلتي أمن الناس من البيشو دانيش من لبشتو ولا دواوي سعري دانيش كلها مش عن جورة تربو كزيجي تقدير وريزج بو وصار قلتي من وا مرضاح أبو من الدواء دانيش من أنا بيشوا فلان كبسي البيشو داب نشيتن دي أمصفتي والله يعني
لەکەم کەسدا بەدی ئەکرێت بێگومان لەم ڕۆژ مامۆستا جێگەی پەنجەی زۆر دیار بوو ئەو منطقی ئێمە دەڤەری ئێمە خۆی کوردستان بە شێوەیەکی گشتی ئێرش بە تایبەتی منطقەشی عەشائیری و کۆمەڵایەتیە کێشە و مەشاکلی کۆمەڵایەتی زۆرن مامۆستای بەڕێز خی گەورە عەفوی کات دەرەجەی عالی کات لە مەسەلەی کێشە کۆمەڵایەتیەکان هەر کەسێک تەلەفۆنی لۆ کردبە پەیوەندی پێوە کردبەیە لە هەر شوێنێک بایە ئیشی خێر سبحان الله ئەو پیاوە بێتاقەت نەبوو شوێن نەبوو یانی لە مەسەلەی بابەتی کۆمەڵایەتی مامۆستا جێ پەنجەی دیار نەبی هەمیشە ڕۆژانە بە دەم کێشە و مەشاکلی خەڵکەوە ئەچوو کێشەی خێزانی خەڵکەوە ئەچوو کێشەی جیرانەکانەوە ئەچوو کێشە و گرفتەکانی کە لە کۆمەڵگەدا هەن بە شێوەیەکی گشتی مامۆستا خۆی کردە ساحیبی لە هەر شوێنێکیش بێ مامۆستا ماشەڵڵا قسەی بەبەرەکەت بوون قسەی خێری ئەکرد لە ئیسلاحە دەورێکی زۆر باشی هەبوو کاریگەری دروست کردبوو چەندین کێشەی قوڵ لە لادیەکان لە شار چارەسەری کردبوون ئوستوبەکەشی وا بوو سبحان الله ینی قسەکانی سەرنجڕاکێش بوون خەڵک بە قسەیان ئەکرد خۆشیان ئەویست ئەوە بوو کەوای کرد و مامۆستا بیتە جێگەی خۆشەویستی لای خەڵکە ئەو تەواضوعە ئەو بەدەمەوەچوونی کێشەی خەڵک ئەمە شتێکی گرنگ بوو کە خەڵک ئێستا کە بۆی بە پەرۆشە بڕواتە بی ئیوا بووی بە پەرۆژمە بینیومە یانی لەو هەر ئەمڕۆ کە باسی مامۆستایان کردیا هیچی ویش نەبووە یعنی لەوانێت لە بیری بۆچوون شتێک جیاواز ببن بەس دڵسۆزی مامۆستای کە بناو دڵی ئەو جۆرە کەسانەش خۆشیان ئەویست ینی بەبێ جیاوازی بەبێ فەرق و جیاکاری بەبێ دواکەتن لە مەسەلەی کێشەی کۆمەڵایەتی ئەو پیاوە لە هەر شوێنێک بە بەس بیزانی بە شەرعیە و خێری تێدایە سبحان الله لێنە قسەشی کرد و ینی جێی پەنجەی خۆی بەدەدی هێشتە وێندەر بەڵێ مامۆستا ئێمە کاتێک کە سەری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەن دەبینین لە یەکێک لە وێنەکانی کە بڵاوە مامۆستا ئەلەو منتیقەی لە ئەو زاویەی لەگەڵ کوڕەگەنجێک دانیشتی قسەی لەگەڵ دەکا و ئامۆژگاری دەکا و دەرسی پێ دەڵێ ئەنی بەڕاستی کاتێک کە تو داهاتیە ئەو مزگەوتە یان دڵت خۆش دەبوو بەوەی کۆمەڵە گەنجێک وە کۆمەڵە منداڵێک لە دەورەی مامۆستایی کۆ دەبوونەوە مامۆستا بەبێ ئەوەی کە حەز بماندی بوون بکە لێرە خزمەتی دەکرد و گەنجەکان زۆر مامۆستان خۆش دەویست و تەنانەت مامۆستا کاتێک کە تو سەیری وێزگەکانی ژیانی مامۆستا دەکەی لەو مەرحەلانەی کە پێیدا تێپەڕیا بەڕاستی ڕێک ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەبیر دێتەوە چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تووشی نەخۆشی و نەهامەتی و ئیدی زۆر کۆسپەوتەگەر هاتە بەرژیانی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم مامۆستای بەڕێزیش بەڕاستی لە ژیانی خۆی زۆر ئازاری خواردیە و زۆر تووشی نەهامەتی و نەخۆشی هاتیە لە پێناوی ئامادە بوو لە پێناوی بڵاوکردنەوەی دینی ئیسلامەتی لە پێناوی ئەوەی کە خەڵک ئاسوودە بێ لە پێناوی ئەوەی کە خەڵک دڵی خۆش بێ ئامادە بوو ژیانی خۆی بکاتە قوربانی لە پێناوی بەختەوەرکردنی ژیانی خەڵکی مامۆستا بەڕاستی هیچ کات خۆی لە خەڵکی جیانە دەکردەوە مامۆستا هەمیشە وەکو پێغەمبەرمان صلی الله علیه و سلم چۆن لە کایەکانی ژیانی خۆی لە ژیانی خۆی لەگەڵ خەڵک بوو لەگەڵ خەڵک ئەژیا لە معانات و نەخۆشیەکان لە خۆشی و نەخۆشیەکان لەگەڵ خەڵک بوو مامۆستاش بە هەمان شێوە بەڕاستی لە خۆشی و نەخۆشی یعنی وانە بوو کاتێک کە تۆ خۆشی و دڵت خۆشە لەگەڵت بێ کاتێک کە تووشی نەخۆشی دەبی پشت تێ بکە نەخێر بەڵکو مامۆستا لە کاتی خۆشی لەگەڵت بوو بۆ ئەوەی کە ئەو خۆشیانە بە ئاراستەیەک بڕۆن کە خوا نەخواستا لەسەر قەردار نەبیەوە و لە کاتی نەخۆشیش بەڕاستی مامۆستا داهاتە لات لەگەڵت دادەنیش قسەی لەگەڵ دەکردی ئەوچی بێ ڕێنمایی دەکردی بەرچاوی ڕۆن دەکردیەوە کە چۆن هەنگاو باوی چۆن بتوانی بەسەر ئەو نەخۆشی و نەهامەتی کە بەسەرت هاتووە بتوانی بەسەری زاڵ بێ بۆی بەڕاستی مامۆستا لەو مزگەوتێش کە خزمەتێکی زۆر بەرچاوی کرد و توانی لەوەندە ماوە کورتەی کە لێرە بوو توانی بەڕاستی دەستێکی باش فێری خەڵک بکە و تەنانەت خەڵکێکی زۆر فێری قورئان بکە و تەنانەت خەڵکێکی زۆر لە دینداری نزیک کاتەوە لە مزگەوت نزیک کاتەوە و حوب و خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بخاتە دڵیان و وایان تەوجیه و ئارەستە بکە کە بەڕاستی لە دوا ڕۆژ ببنە کەسێکی ئەکتیڤ و بەتوانە و سودبەخش بۆ کۆمەلگا ینی مامۆستا هەمیشە لەگەڵ ئەوە بوو کە بەڕاستی کە نەفەرێک کە کەسێک هەستت دەکرد کە بەڕاستی خەریکە بەرەو تاوان دەچوو دەستی دەگرت مامۆستا و ینی بەڕاستی ئەوە دڵسۆزی مامۆستایە ئەوە گەورەی مامۆستایە ینی دەچوو دەستی دەگرت لەگەڵیدا دەنیشت بە نەرمونیانی بە حەلیمی قسەی لەگەڵ دەکرد بۆ ئەوەی کە بەڕاستی بگەڕێتەوە طبعا جەنابی مامۆستا بە سەبەرگرتنی لەسەر ئەو شتانە دەرسەکە بۆ ئەمە ئەوەیە کە بەڕاستی ئێمە چاو لەو بکەین یعنی بکەین بە پێشەنجی خۆمان
وەکو چۆن مسلمانان لە عادەتیدا و لە عیبادەتیشدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەکەن بە پێشەنگی خۆیان و ئەوەی کە لە مامۆستاش دەبیندرا و ئەوەی کە لەو چاوەڕە دەکرا ئەوە بوو کە لەسەر پێیامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر ڕێبازی ئەو پێیام بەرە نازدارە بڕوە و ئێمەش بەڕاستی چاو لەو بکەین تا لە ڕووی با بڵێن کەسێتی عیبادەتی شخصیەوە پیاوێک بوو خاوەن شەو نوێژ بوو پیاوێک بوو خاوەن پەروەردە بوو مەسەن لە خەمی پەروەردەی منداڵەکانیدا بوو بۆ شەو نوێژ هەڵدەستاوە من کە ئەو جارانی کە لە ماڵ دەبووم لەوێ هەڵدەستاوە بۆ خۆی لەگەڵ داکمەلاژن بێکەوە شەو نوێژیان دەکرد اینجا منداڵەکانی بە خەبەر دێنا بۆ نوێژ اینجا دوای ئەوە بۆ خۆی بەڕاستی سبەینە و سەحەری ساڵحانیشی هەبوو قورئانیش یەکجا زۆری دەخوێند ئەنی ئەوە بەڕاستی جێی دەرس و عیبرەتە بۆ ئێمە ئەو بەو تەمەنە کە خاوەن ڕوخسارێکی ئیمانی بوو لە ڕووی ئەوەی کە علامەتێکی ڕسپی و علامەتەوەی کە سیواچێکی لەسەر ئەو باخەڵ ئەو جیرفانەدا و بەڕاستی ڕەمزێکی جوانی ئیسلامەتی پیشانی مەدا ئەو بۆ ئەوەی کەمە دەرسی لێ وەربگرین تا شوێن ئەو پیامە پیرۆزی بکەین کە ئەو شوێنی کەوتبوو ئەوان هەموو بۆمە مای عیبرەتن بەڕاستی پیاوێک بوو خاوەن پەیوەندی کۆمەڵاتی لەگەڵ زانایانی سەرڕاستی زۆر خۆش نوویستن زۆر حەزی بە لیقای ئەوان بوو بۆی هەر لە دو هەفتەشدا کە من لێرە بووم سەردانی کۆمەڵک مامۆستا لای بەستۆڕە و مامۆستانی بەحرکە و مامۆستانە بووین هەر لە خزمەت مامۆستا مەلا تەیبی بەحرکە و مامۆستا مەلا تاهیردا گفتوگۆی تەمەنیش کرا بەڕاستی لەوێ مامۆستا گوتی بەسە جا ئەوەندەم هێناوە تا ئێرە بەسمە یعنی وەکەوەی کە علامەتێکە با بڵێن بە ئێمە ڕابگەینە کە بەڕاستی تەمەنم کۆتایی هاتووە خی گەورە گۆڕی پردان و کاریش وڵام من هەستما کرد ئەو پیاوە زۆر لەزەت لە دینەکە هەستما کرد ینی مرتاحە بەوەی کەوا بازرگانی ناکا بەدین مرتاحە بەوەی کەوا دەیەوێ ئەو پەیامە وەکو خۆی بگەێنێ ینی زۆر هەوڵێدا لە ناو خزمەکانی ینی لایەنە کۆمەڵایەتیەکەی قۆستبیەوە بۆ ئەوەی کەوا ئەو پەیامە بگەێنێ ینی وانە بوو بچێت خوانە خواستە لەگەڵ ڕێزم وەکو خەڵکانێک پرسەیەکی کۆمەڵاتی هەیە پرسەیەکی ماتەمینی هەیە بچێت لە لای ژووری مەجلیسەکە دانیشت تەنها بۆ خواردن و تەنها بۆ قسەی گەورە گەورە نەخێر ئەو ئەی خۆستەوە بۆ ئەوەی کەوا ئەو پەیامە بگەێنێ ئەو داوا بگەێنێ نەک بۆ ئەوەی کەوا شان و باڵی خۆی پێجی بکات و بۆەوەی کەوا خۆی پێ بەدەرخان نە بەڵکو سادە و خاچیەکەی وای لێ کردبوو خەڵک ڕێزیانە گرت بەوەی کەوا ئەویش ئەو پەیامەی خۆی ئەگەاند لە ساڵی 53 لەدایک بۆ لە ساڵی با بڵێن لە 2020 دەکاتە 67 ساڵ تەمەنی بوو لە دوای خۆی ئێمەی جێهێشتووە ئەو ئەمانەتەی بە ئێمە سپاردووە ئێمە با مەردی خوابین بۆ خۆم ئەوجا بۆ براکانم بۆ خوشکەکانم و بۆ دەوروبەری خۆی بە سەرجەم خزمەکانی و هەروەها بۆ تەواوی مسلمانان زۆر ناڕحەتی بینی زۆر ناڕحەتی بینی بە مردنی خۆشی مرد زۆر ناڕحەتی بین کەواتە بە مامۆستانی بەڕێز ئەو پەیامە بگێنن خی گەورە خۆتان نەزان ئەزەلی داناوە تەقدیری کردووە بەچی ئەمرین کەواتە مەترسن لە گەیاندنی ئەو پەیامە مەترسن لە گەیاندنی پێیان پێغمبەری خوا بەخوا نەشەرمی تێدا نەنەنجی تێدایە نەعیبەیەک تێدا بەڵکو سەر بڵندی دنیا و قیامەتن هەروەکو چۆن باشی مەرحوممان بەو ئیسلامە گەورە بوو بەو ئیسلامە جوان بوو بەو ئیسلامە بە عزت بوو هەولیشی ئەدا ئەو ئیسلامە عزەتی بمێنێتەوە والله سەرنجکێشانی وی هەر ئەوەیەکە دیتم ئەو پیاوە لە قەدیمەوە دەگە سەحوەی ئیسلامیدا بوو وە زۆریشیان ئەزەتدا زۆریان ناڕحەت کرد زۆر غەم و خەفەت و پەژاری دین زۆر لێدان و سزم و شتیوارەشی خواست ئەوەم یعنی پێ سرنجی ڕاکێشەم کە ئەو پیاوە ئینسانێکی مسلمانە مسلمانێکی بەڕاستیە کە وازی نەینا لەو سەحوەی وڵی دووشت زۆر سەرنجی ڕاکێشاوم جاقەتیشم لە بیر ناچن یەکیان تەوازوعی مامۆستا یعنی من بە حکمی تەمەنی مامۆستا زۆر لە ئێمە بە تەمەنتر بوو جانەک هەر بۆ من کە بۆ نمونە پۆستێکی لەوانەیە سیاسیم بوو بێتن یان پۆستێکی ئیداری بەرزترم بوو بێتن ینی هەر ئەگەر گەنجێکیشت بان کردە بە بۆ کۆڕێک بۆ سمینارێک کە مامۆستا
علمی پێبووە لەو سەری هات بووە تەماشەت دەکرد دەهات لەناو ئەو گەنج و شەبابانە مامۆستا دادەنیشت و بەبێ ئەوەی کە گوێ بداتەوەی بزانێ داخۆ هیچ مامۆستایەکی دیکەی ئاینی هاتوون یانە نا ینی دوو مامۆستا سێ مامۆستا تێنە دەپەڕین کە بەڕاستی هەندێکیان لە ژیان داماون پێم خۆشنێ باسییان بکەم مامۆستا وەفاتی فەرمووە بۆ باسیەوە دەکەم کە ئەو تەواضوعی مامۆستای زۆر جوان کردبوو و بەڕاستی مامۆستا ڕۆژێک لە ڕۆژان هەستم نەدەکرد کە مەسەڵەن گەنجێک یان هەریەکێک لە ئێمە کە محاضەرەیەکی دەدا و تارێکی دەدا جەنابی مامۆستا لەوێن دەرێکە دانیشت بوو بێتاقەتی پێوە دیار بێ یانەوەتە بڵێ من مەسەڵەن هەموو قۆناغەکانی خوێنی مەلایەتیم تەواو کردووە بۆ بێم دانیشم بەرامبەر بە گەنجێکە قۆناغەکانی خوێنی تەواو نەکردوون بەراورد ناکرێت بە علمی مامۆستا ئەوە خاڵێکی زۆر گرنگ بوو لە شخصیەتی مامۆستا کە زۆری خۆشەویستی کرد بوو لای گەنج و شەباب و خوشکان و برایان و بەعام بەڕاستی ئەوەی دووەم کە زۆر جار کە باسی وەزعی سیاسی هەرێمی کوردستانمان دەکرد مامۆستا دەیگۆ قەت دڵت خۆش نەبێ بەو ناڕازیبوونی خەڵکەی دەمگۆ بۆ مامۆستا دەیگۆ هەتا خەڵک لەسەر خوا تووڕە نەبێ هەتا خەڵک لەسەر خوا تووڕە نەبێ ئومێدت پێ نەبێتن خەڵک ئەمڕۆ لەسەر خوا تووڕە نیە لە دەسەڵاتداران قسەکەشی زۆر جوانە و واقعیە دەیگۆ خەڵک لەسەر قوتی خۆ تووڕەیە لەسەر نانی خۆ تووڕەیە سبەینێکە نانیان بدەنێ قوتیان بدەنێ 1001 بێشەرعیش بکرێ خەڵک مێشی میوان نابێتن کەنجین ئومێدت بەوەی هەبێ بەو گۆڕانکاریەکی کە خەڵک چاوەڕێی دەکات کاتێکە ئەو خەڵکە لە بەرخوا تووڕە بێتن و بۆ خوا تووڕە بێتن کاتێککە حرامێک دەکرێت خەڵک تووڕە بێ نیوچاوانی گرژ بێ کاتێک کە کوفرێک دەکرێت خەڵک نیوچاوانی گرژ بێ کاتێک لە شاشەیەک شتێکی بێشەرعی لێ دەدرێت خەڵک تووڕە بێت و هاواری لێ هەستێت و بێتە سەرجادە قسەکەشی جوانە کە تەماشای واقعەکە دەکەی ئەو هەموو مزاهرە و ئەو هەموو خۆپیشاندانانەی کە دەکرێن یعنی غیری یەک مزاهرە نەبێتن کە جەنابی مامۆستاش لە پێشەوەی بوو جەنابی مامۆستای ڕەحمەتی کاتێکە لە بێڕێزی کرا بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی هەولێر مزاهرەیەکی مێژووی کرد بۆ دیفاعکردن لە پێگە و سەروەری پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام و بۆ بە جواب هاتن لەسەر پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام ئەو دوو مووقیفانەی مامۆستا مووقیفی دیکەی گەلێک زۆرن بەڵام ئەوانە مامۆستایان زۆر وەکو بڵێ لە یادە مناچن ئەو مەواقیفانەی و شتی دیکە زۆرە لە شخصیەتی مامۆستا کە هەر یەکێ و لەوانەی بیدوێنی بە تایبەتی ئەو مامۆستایانەی کە پێکەوە ڕەفیق و هاوتەمەن بوون و ئەو قوتابیانەی کە دەرسیان لەلا خوێندووە و ئەو مزگەوتانەی کە وتاری لێداوە ینی مامۆستا تەرکیزی لەسەر یەکشت بۆ بەڕاستی خەڵک بچێڕیتەوە بۆ دینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە و مامۆستا یەکێکە لەوانەی کە من بە خزمەتی گەیشتوم بەڕاستی زانی چۆن دەژی لە دنیا و چۆنیش دەمرێت گرینگەوە ئینسان بزانی لە دنیا چۆن دەژی چۆن ئەو ژیانە کورتەی کە هەومان مردنیە قەرزدارین ئەو ژیانە چۆن بەسەر دەبا و چۆنیش دەمرێتن ئەمن شتێکی دیکەی مامۆستا زۆر خۆشە قەتم لە فکر ناچێتن کاتێکە من بەرپرس بووم لە مەڵبەندی هەولێر کە چووم جەنابی مامۆستا بەرپرسی زانایان بوو تەماشەم دەکرد مامۆستا ئەو هەموو چوون و هاتون و ئەو هەموو کۆبوونەوە و بۆ سلێمانی و بۆ ئیدی زۆر قڕس بوو لەسەر جەنابی مامۆستا تم مامۆستا وەڵایەتم زۆر خۆش دەوی پێشنیارێکیشی بۆ دەکەم ئەگەر پێت باش بێتن تی چییە وتم وەڵاهی ئەگەر بە قسەی ئەو برا بچووکەی خۆت دەکەی ئەو پۆستەی تەسلیمی برایەکی دیکە بکە ئەتۆ براگەورەی هەموو لایەکمانی ئەو هەموو ماندووبوون و ئەوانە و لەگەڵ تەمەنی تو بەڕاستی ئەم بۆ خۆم شەرمەزار دەبمەوە کە ئاوا دەبینم کە دەڵێم دانیشتنی کارجێڕانی مەڵبەندیان ئەندامانی مەڵبەندە کاتێکە تۆ دەبینم مەسەلەن دێم لە خۆم تەریق دەبمەوە مامۆستا زۆر بە دڵفراوانیەوە تو وەڵی پێشنیارەکە زۆر جوانە و مامۆستا دڵسۆزیەکەی خۆی نەبەستی بۆ بە پۆست و شتیوالە ئەوە نەبوو بڵێ وەڵا ئەو پۆستەم لە کۆڵ بۆ جابسم لە ماڵەوە لێ دانیشم و ئیشم نەبێ نەوەڵا ئیشی زیاتری دەکرد و دڵسۆزی زیاتریشی دەنوان جاماواقیف زۆرن لە ژیانی مامۆستا بەرحاڵ ژیان وایە خوای گەورە تەبارەک و تەعالا بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ئەتۆ بمری وەفات بکەی ئەوان دەمێننەوە و ژیانێکی سەرمەدی و هەمیشەیان دەبێت نا هەموومان دەمرین بەڵام بەخوا ئیشاءالله حوسنی زەنمان بە مامۆستایە کە پەشیمان نیە بۆ ئەو دنیایە پەشیمان نیە بۆ ئەو دنیایە و ئیشاءالله
پەشیمانیە بۆی بڵێ قال ربي ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت ئەوەی کە لە دەسەڵاتی بوو بێ عقلی پێشکا بێ لە خواپەرستی و لە دینداری و لە سیلەی ڕەحم و لە هەموو شتێک مامۆستا الحەمدولله هەمومان شایەدی چاچی بۆ دەدەین و وەکو لە فەرمودەی پێغەمبەریش داهاتوە عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرمێ هەر مسلمانێک چل مسلمان کە دەمریتن مەسەلەن چل مسلمان پاشی مردنەکەی شایەتی بۆ بدەن خوای گەورە شایەتیەکەیان قبول دەکات ئەمەش بەڕاستی ئەو شایدی بۆ جەنابی مامۆستا دەدەم و لە قیامەتیش لێی بەرپرسیارم کە مامۆستا پیاوێکی مسلمان بوو پیاوێکی بەغیرەت بوو لەسەر دین پیاوێکی بەعیزەت بوو لەسەر دین ناخۆشی و ناڕەحەتی زۆری بەسەر هاتن لێدرا و ئیهانە کرا لە چەند جار لە خوتبە مەنع کرا هەمووی لەسەر دین بووە یعنی گەر مەرحەبایەکی زاڵم و ستەمکارانی کردبایە وەکو خەڵکی دیکە لەوانەیە ژیانیشی زاهیری دنیاییەکەیان بۆ خۆشتر کردبایە و لەوانەیە ماڵ و منداڵەکەشی لەوانەیە ئاوڕێکی دیکەیان لێدابانەوە بەڵام قەت مامۆستا ئامادە نەبووە بە دین دنیا بخواتن تەمەنا دەکەین کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا طاعەت و عیبادەت و خواپەرستیەکانی بە چەند قات لێ وەرگرتە بن و خوای پەروەردگار سەبووری هەموو لایەکیشمان بداتن و خوای پەروەردگاریش بە گەورەی و عەزەمەتی خۆی کلێنەکەی ئەومان بۆ پڕکاتەوە بە منداڵەکانی ئینشاءالله وڵاهی ئەگەر سەیری ژیانی مامۆستا بکەی مەحەتاتی ژیانی مامۆستا کە بەڕاستی هەمووی جێی دەرس و جێی عیبرەتن لەو ئینسانی بەڵام ئەوەی کە ئەم بەڕاستی زۆر معجەبم بە مامۆستایی کە بەڕاستی ئەوەیە مامۆستا ژیانی خۆی تەرخان کرد لە ئیسلامەتی یعنی ئێمە زۆر جاران لە زۆر مەجلیس دادەنیشین ینی ئێمە وەکو بانخواز و مامۆستای ئاینی ینی بەڕاستی لە بڕی ئەوەی کە بە دوای ژیانی دنیا و ڕەفاهەتی ژیانی دنیا بکەوین بە ئێمە بەڕاستی چاو لە مامۆستا بکەین مامۆستا ڕەفاهەتی ژیان و خۆشی ژیانی نەویست لە پێناوی ئەوەی کە ژیانی قیامەت دەستە بەر بکە ینی بەڕاستی ئەمن هەمیشە ئەوە لە بەرچاوم گرتووە و زۆر جارانیش بە تەنیای بیرم لێ کردوتەوە لە ژیانی مامۆستایی و تەنانەت زۆریشم دڵ پێخۆش بووە و زۆریش پێی معجەبم و زۆریش هەوڵدەم بۆکو مامۆستا چۆن ئەو ژیانی بە سادەیی بەڕێ کرد لە پێناوی ئەوەی کە بەڕاستی قیامەتی لە دەست نەچی منیش بەڕاستی زۆر جار بری دەکەمەوە و زۆر جار تەمەنا دەکەم دەڵم خۆزگا منیش بمتوانی باوەشی مامۆستا چۆن ئەو دنیای بە قوربانی قیامەت کرد منیش یەکێکم لەوانە بتوانم نەک دنیا بە قوربانی قیامەت بەو معنای کە وازە دنیا بێنین بەڵکو ئێمە دنیا بۆ شێبرەی دەلاقەیەکە یا قادرمەیەکە بۆ ئەوی کە بمان گەینتە ئامانجێکی زۆر گەورەتر کە قیامەتە بەڕاستی نەک ئێمە خوا نەخواستە دنیامان ئەوەندە لا گەورە بێ بیکەینە غایە قیامەتی خۆمان ێسەدا بنین ئەمە یەکێک لەو شتانی کە ئێستاش هەر لە یادمانی بەڕاستی جێگەی ئەوەی ئینسان هەڵاوتی لەسەر بکاتن مامۆستا فەتێکی هەبوو حەقبێژێک بوو بە معنای کەلیمە لە هەر شوێنی حەقی بدهی دبایە قسەی ئەکرد لەسەر هەر کەسێک بووایە جارێک لە مەجلیسێک بووین دانیشتی بووین کۆمەڵ لە خەڵکی لێبوو ئیدی طبعا مەجلیسیش وایە قسە ئەکرێت هەرێکی قسەیەک فڕێ ئەدات نەفرێک لێن دەربوو وا هەستم کرد ینی پلەیەکیشی هەیە قسەیەکی کرد قسەکەی ناڕەوا بوو ناشەرعی بوو مامۆستا زۆر جوامێرانە لێوە جواب هات ڕەدێکی زۆر جوانی داوە وتی ئەویش ئیشی ئیتونیا شتێکی خراپت کرد دەبێت داوای لێبوردن لە خوای خۆت بکەی کە ئەو قسە خراپت کردیە یعنی لەسەر ئیسلام سبحان الله خۆی کرد بووە خاوەنی یعنی خۆی بە صاحب ئەزانی لە مەسەلەی گوتنی حەق یەکێک بۆ لەو قەزانی کە مامۆستا یعنی وەکو سفەتێکی بەردەوامی هەبوو لە قسەی حەق سبحان الله کۆڕینە ئەدا یعنی ئەتوانین بڵێن ئەو فەرمودەی پێغەمبەر فەرمێت أفضل جهاد كلمة حق عند سلطان جائر لهر شوينك بايا نحقي بدي دبايا قصي أكرد لسر أما سليج ما مصاب بعد زوري ده ما مصاب توشي كوس كردن بو ما مصاب توشي سدن بو حتى ليش ياندا أشكنزش ياندا آزاريش أنا بجيان سندين زاير هل لسر أو مسألة حق قوتن ما مصاب بارباري زور كردية واري زور قواستيني با ئەوش ئەیتوانی وەکو خەڵک خۆشگوزەران بزیت ئەوش ئەوکو خەڵک بۆ لای دیکەدا ینی لێ بسۆڕێتەوە ئەیتوانی قوربان بکات بەس ئەو مامۆستایە زانی چۆن ئەژیت ئاوەش زانی چۆن ئەمریت ینی کە ئێستا کە باسی ئەکەن لەسەر مەرگا چۆن مردیە مردنێکی زۆر جوانی بە قسمەت بووە ئەو علامەتانی کە تێیدا بوون هەمووی حوسنی خاتیمە بووینە مامۆستا فعلەن زانی چۆن ئەژیت چۆنیش ئەمریت
ماوەسا ئەیتوانی مەسەلەن دەرگاکانی خۆشی دنیا بەسەر خۆیدا واڵا بکات، ئەیتوانی بستە پێش، بەس مامۆستامان هەموو ڕەفز کرد. لێش ئەشکەنجە و زیندانی بینی، ناڕحەت و نەهامەتی بینی، کۆسکردنی بینی لە پێناو ئیسلامە، زۆر شوێنی بەجێهێشتن، هەموو ئەمانی قبول بوو. بەڵام ماوەسا لەبەرەوەی کە خوای ناسی بوو، خۆی ناسی بوو، ئیسلامی وەک خۆی ناسی بوو، مامۆستا پاشەکشی نەکرد و کۆڵیشی نەدا. ئەو حەقیبێژی مامۆستا ینی یەکێکە لە خاڵە هەرە ئیجابیەکانی مامۆستا کە زۆر جێگەی دەستخۆشیە، چونکە زۆر کەس ڕاستی ناتوانانی حەق بڵێت، دنیا وی لێکە حەق نەڵێت، پۆست وی کە حەق نەڵێت، مادیات وی لێکە کە حەق نەڵێت، ترس وای لێکە کە حەق نەڵێ. ئەو پیاوە ئەو قۆناغانی هەموو بڕی بوو، نەترس، نەمادە، نەدەسەڵات، نە خۆشەویستی دنیا، ئەمانە لای مامۆستا کاڵ بوونەوە. ئەیزانی ئەوانە کاتین، زۆر بە مەردی ژیا، زۆر بە جوانیش مرد. طبعا وەکو لە ئاەتەکانی خوای پەروەردگاردا دەرکەوتووە دەردەکەوێت نەسحەت و ئامۆژگاری بۆ تەواوی مسلمانان تێدا و لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. بەڕاستی خوای پەروەردگار باس لەو حاڵەتی ئینسانی مسلماندا کە داخل بە ئەو دنیا دەبێت. یعنی ئێمە ئەگەر پند لە ژیانی مامۆستا وەربگرین بەڕاستی ئەوەیە کە ئەو فەرمایشتانەی جێبەجێ کردوە بۆ ئەوەی ئەگەر چوو بۆ ئەوێ ئەگەر سەفەری کرد لەوێ نەڵێت قال ربی ارجعون، خوا بمجێڕەوە. یعنی ئەوە دەرسە دیسان بۆ ئێمە کە ئێمە پند لە وەربگرین. ئەو بە تەمەنێکی ئاوە کە تەمەنێکی زۆری هەبوو، بەڵام ئێمەش گەنجین و تەمەنیش کەممان هەیە. ئێمە پند لە وەربگرین کە ئەو بەو پیرە خەریکی ئەو عیبادەت و ئەو سەرڕاستی خۆی بوو لە ژیاندا، ئێمەش بەو گەنجە دەبێت چۆن بین. مەجلیسێکی زۆر نورانی هەبوو، هەرچەند وەسفی زەناوی مامۆستا بکەین، من دەڵێم خواناسێک بوو بەڕاستی، وەکو خوای تەعالا خۆشەویستترین کەس، نزیکترین کەسی خۆی بەرز دەکات و بەلای خۆی. با بزان یەک لە علامەتەکانی پیا و چاچێتی ئەو پیاوە ئەوە بوو کە خوا با بڵێنێ ئەو هەموو خەڵکە ئەوی بۆ خۆ بردەوە. ئەو نیشانەیە کە بەڕاستی پیاوێکی سەرڕاز بوو، پیاوێکی خواناز بوو. مامۆستا کە وەفاتی کردووە تەمان لەسەر قورئان دیارە سوڕەی کەهفی خوێندووە، وەکو کوڕەکانی پێشانیدا، دیارە ڕسمەکانی سەر مۆبایلیان کردوتەوە، بەرنامەکان لا نەچوە تەمان سیر دەکەن لەسەر ئەو چیرۆک و بەسەرهاتەی بوو کە لە سوڕەی کەهف باس لە باخەکەی ئەو پیاوە دەکات کە خۆی بە باخەکە دەنازێ، وەدەخەلە جەنەتەه وهو ظالم لنفسه. ڕێک لەسەر ئەو شوێنە سبحان الله وفاتی کردووە، کە باس لە با بڵێن ئەنجامی دنیا دەکات کە ئینسان خاوەن کردەوەی بەرز بوو لەو لای بەهشتی پێکەڕم دەبێت ئینشاءالله. بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم بەرنامە تایبەتیە لەسەر ژیان و کەسایەتی مامۆستای کۆس کرد و مامۆستا سلێمان پیرۆمەری. داواکارین لە خوای پەروەردگار مامۆستای کۆس کرد و بە بەهشتی نەبراوەی خۆی شاد بکات و گۆڕی بۆ بکات لە باغێک لە باغەکانی بەهشت. بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.